ئەو کاتە ساڵی هەشت بوو ئیتر تقریبان ئەنفال لە سەرەتاکانی مانگی یەک بە چەند قۆناغێ دەستی پێکرد. قۆناغەکەی لا ئێمە لە مانگی بین مانگی سێ و مانگی چوارە بوو لە چەند قۆڵەوە ئەو شوێنەی کە ئێمە پێڵێن ناوچەی گەرمیان لە پێبازەوە هەتاوەکو ئەگاتە دووس خورمات و ئەو ناوە دەستی پێکرد مەنتیقەی کەرکووک و گەرمیان و کەلار و دیهاتەکانی دەوروبەری. دیارە حکوومەتی عێراق بە بەرنامەیەکی بۆ داڕێژراو لە شەڕی ئێران و عێراق بووە ئەو هەموو ئیمکاناتەی کە لە شەڕی ئێران و عێراقا بەکاری هێنا بەچەک و لە ڕووی سەربازیوە ڕێک پێچەوانەی کردەوە بە ڕووی شۆڕشە، ینی بە شۆڕش ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی شۆڕشا بوون. حکوومەتی عێراقی ئیستعدادی ئەوەی کردبوو ئابلوقەیەکی خست بۆ سەر گوندنشینەکان کە هیچ شتێکیان بۆ نەیە لە ڕووی خواردەمەنی و هاتوو چۆ و گەیاندن و ئەوە لە پێشە ئەم ئابلوقەی خست بۆ سەر ڕۆژانەی جاربەجارێک تۆبارانی دیهاتەکانی ئەکرد، چی لە ڕۆی تۆپی دوورهاوێش چی بە فڕۆکە ئەهاتە سەردیەکان و بۆ ئەوەی لە ڕووی دەرینی ئامادەکاریەکی کراوە بۆ ئەوەی لە ڕووی دەرونیوە مرۆڤی ئەو ناوچە تێکشکێنێ. ئەوە بوو هێرشەکان دەستی پێکرد. دوای 10 ڕۆژ 15 ڕۆژ مقاومە هێزی پێشمەرگە لەگەڵ ئەو هێزە زەبەلاحەی حکوومەتی عێراق دوای کۆمەڵێ شەهید ئەوە بوو ئیتر مقاومە نەما بڕیادرا هێزەکان سەحب پێ بکە هێزی پێشمەرگە. ئێمە یەکێک بووین لەو خێزانانەی لە کۆی ئەو کۆی لادێنشینانە کە لەوێ بووین کە ئاوای لێ هاتە ئێمە بڕیارماندا خێزانەکەمان بکەینە دوو بەشەوە، بەشی زۆرینەی بەرەو ڕووی سەر جادە با بڵێن بۆ شارەکان بنێرینەوە، لەبەرەوە ئەگەر یەکێکمان لە لادێکە تێچوو ئەوەی ترمان کە لە شارە بمێنێتەوە. بەشێکمان ناردەوە بۆ شار، ئەو بەشەمان کە ناردەوە زۆرینە بوون، 5 خوشک و 2 برا لەگەڵ خوشکەزایەکە کە ئەگەنە بەرە لە دیەکەی خۆمان بەڕێ ئەکەون بەو ئۆتۆمبیلەی کە ئەوان تایە سەر ئەکەون ئێماڵێن مەکینە و گەڵابە تراکتۆر تیا ئەبن بۆ شار دێن لەسەرەوە کۆپتەرێک بەسەر سەریانەوەی لە خواڵی شۆجێشی عێراقی هجوومەکە ئەیان هێنە ڕەبایەک و لەوێ ئەیان هێڵنەوە و دوای ئەیان بەنە لیوای کەلار کە مەشهورە هەرچی ئەو کاتە ئەو کەسانی کە ئەنفال کران لەوێ بۆ چەند ڕۆژێک دەست بەسەر کران. ئیتر لەو کاتەوە ئێمە ئاگامان لەو خوشک و برایانەم نییە، بەداخەوە کارە ساتێکە نەک بۆ خێزانەکەی ئێمە بۆ ڕزگاربوانی کە سوکاری ئەو 182,000 کە ئەڵێن 182,000 ئەنفال بووە بۆ ئێمە زامێکی بەسۆیە کۆتایی نایە. ئەم فایلە لە ڕووی سیاسیوەوە لە ڕووی مرۆییوە و لە هەموو ڕۆیەکانی لە ڕووی تاوانەکەیشەوە فایلێکە دانەخراوە. ئەم فایلە بەداخەوە لە هەنێ قۆناغ ئیشی تیا کراوە، بەڵام لە هەنێ قۆناغ تایە نەکراوە. یەکەم دۆزینەوە یا ئاسەواری یا سۆراغی 182,000 کەس تاکو ئێستا ئێمە ئەتوانم بڵێم 2,000مان نەدۆزێتەوە ئەگەر ئێسک و پرووسکەکانی بێ. ینی جێگەی پرسیارە بۆ نەوەکانی داهاتوو بۆ ئێمە 182,000 چی لێکرا. ئەوەی تاکو ئێستا ڕوونا کۆمەڵێ گۆڕی بە کۆمەڵ دۆزراوەتەوە لە بیابانەکانی خواروی عێراقا. ئەڵێن ئەمە بەشێکی ئەوانەیە کە ئەنفال کراون، بەڵام ئەمە لە ڕێژەی لە 182,000 دڵۆپێکە لە 200 نییە کە بۆ ئێمە بۆ کە سوکاری ئەنفال سەرڕای ئەوە ڕەخنەش لەسەر ئەوە هەیە کە ئەو ئێسک و پرووسکانە ئەهێننەوە. من نازانم کە سوکاری منە هی ئەویە ئەوی ترە. جارێکی تر ئەمە لە چاوەڕوانیە ئەمان هێڵنەوە، ینی تاکو ئێستا حکوومەتی هەرێم نەهاتوە سامپڵێک لە ڕووی وەریاسیەوە لە من وەرگێ DN بۆ ئەوەی بزانێ ئەوە کامیان کە سوکاری منن. یعنی بەسیترین شت لە ماوەی حکومڕانێتی هەرێمی کوردستاندا نەیتوانیوە ژمارەی ئەوانەی کە ئەنفال کران 182,000 ئەمانەی کەمانەتەوە ڕزگار بووی ئەوانە ژمارەیان چەنە، ئەوانە کە ئەنفال کران چەنی ژنە
چەنی پیاوە چەنی مناڵە چەنی گەنجە تەمەنەکانمان بۆ جیا بکاتەوە ئەم ژمارەی تاکو ئێستا وونە لە ڕووی ئابووریەوە ئەم پرۆسەیە ئەم تاوانە چەند زیانی مادیگەیان چەندی ڕووخان چەند زیانی ئابووری ئاژەڵداری دەخلودانی لێداین لە ڕووی مرۆییەوە چەند زیانی لە پرۆسەی هاوسەرگیری و کێشە کۆمەڵایەتی ئەوانەی بۆ جێهێشتین بەداخەوە تاکو ئێستا ئەوە چەند ساڵ بەسەر ئەو تاواناتی ئەپەڕێ ئێمە بە دوای ئەم پرسیارانەوە دەین کە وەڵامی نییە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئابووریە من پێم وایە موچەیەک کە موچەیەک زۆر نایەکسانی تێدایە ئەموچە قەرەبووکردنەوە لەلایەن حکوومەتیە کە من ناوی نانێم قەرەبووکردنەوە چونکە لە ڕێگەیەکی زۆر نایەکسانی ئەموچەش ئەدرێ توێژێک لەناو ئەمانە کە ئێستا ماوە ئەو پیرە پیا و پیرە ژنانن کە کوڕ و کچەکانیان لەدەستداوە ئەمانە هەتا مردیان لەم ماڵەکە و لە ماڵە ینی من زۆر جار داوام کردووەوە لە ڕێگەی کەناڵ و نووسینەکان و ئەو شوێنە کە ئەمانە خانەیەکی بە ساڵاتوانیان بۆ بکرێتەوە من ئەپرسم ساڵانە ئێمە چەند توێژینەوە لەسەر دۆخی ئەنفال ئەکرێ لە زانکۆکانە بە ئەکادیمی توێژینەوە ئەکرێ حتمما لە دوای ئەم توێژیوانە کۆمەڵی ڕاستپاردە لەسەر ئەم تاوانە هەیە ئایا حکوومەتی هەرێم ئیشی لەسەر ئەوە کردووە؟ ئەنفال کاریگەری لەسەر هەموو توێژەکانی ناو تاوانەکە ینی کە سوکارەکانیان جێشتووە بەڵام پشتی شەر بە ژن کەوتووە بە حکمی ئەوەی ژن لە کۆمەڵگای ئێمە ئازادی ڕەهای نییە وەک ڕەگەزەکەی بەرامبەر کە پیاوە لە ئیشکردن لە دەرچوون لە تعبیرکردن یا لە ڕادەربڕین یا لەو هەستەی کە هەیەی یا لەو ئازارەی کە هەیەی وەک پیا و ئەو شتانەی نییە لەناو شاڵاوەکانی ئەنفالەوە ژنانی ڕزگار بووی ئەنفال بە تایبەتی ئەوانەی کە کە سوکاریان ئەنفالە ئەوانە کەوتنە دۆخێکی ترەوە ئەم ژنانە لە ناو دیەکە بوون لە چوارچێوەی خانوویەکە ئازادی ئەوان تەنها تا دوێنەکە تا سەرکانیەکە تا دیێوەخانەکە بوو بەڵام لە دوای ئەمە کە هاوسەر و کوڕ و کە سوکارەکانیان لەداوە کۆمەڵێک مناڵ کەوت بە ئەستۆیانە و لە دیەکەی خۆیانیش لە ڕووی سروشتیەوە لە ڕووی ژینگەیەوە لە ژینگەیەکی لادیەی هێناتە ناو شار و لە ڕووی دەرونیوە کە سوکارەکەیت لێدابڕی و لە ڕووی کۆمەڵایەتیەکانەوە کە سنووردار بوو ئێستا هاتوو خەمێکی تر ئەبێ ڕۆڵی باوک برا پیاو بگەڕێ لە خێزانەکە هەم ئیشی دەرەوە بکە و هەم ئیشی ماڵەوە بکە و چاودێری مناڵەکانیش بکە بۆ ژنانی کە سوکاری ئەنفال زۆر سەخت بوو بیرمە ئەو کاتەی نەوت بەرامبەر بە خۆراک هات لە کات ئەو ئابلوقەی کە نەتەوەی گرتوەکان خست بووە سەر عێراق و عێراق خست بووە سەر هەرێمی کوردستان و هەروە هەرێمی کوردستان بەهۆی شەڕی ناوخۆ ئابلوقەی هەولێر لەسەر ئەم زۆنە بوو ژنانی کە سوکاری ئەنفال ئەچوون لە نێوان ینی ئەمە بۆ خۆی ینی ئەمە زۆر ناخۆشتر بوو بۆ ئێمە بۆ ژن بە تایبەتی لە نێوان سەیتەرەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئیشیانە کرد بە تایبەتی بازگەی جەلەولا قوڵەجۆ هەروەها لە کفری و دووس کفری ئەمانە ئەو ژنانە ڕۆژانە ئەچون لەوێ بنزینیان هێنا لەوێ بنزین هەرزانتر بوو لێرە ئەیان هێنا بە نرخێکی زیاتر ئەیان فرۆشت یاشتی لێرەیان ئەبر بۆ ئەویان هێنا یعنی زۆر تۆ ناڕەحەتە ئەو بەعسەی کە سوکارەکەی توی ئەنفال کردووە ئێستا جارێکی تر ڕۆژانە لە سەیتەرەکانی ئەوانە زۆر بە ناشرینی ئەم ژنانە ئەپشکێنران بنزینەکەیان لێوەر ئەگیرایەوە لەو ناوە فرەشتەکانیان فڕەدا و ئەیان سووتان چونکە حکوومەتی عێراق نەیەوی شت بێنێ و تەنیا سەرچاوی بژێوی ژیانی ئەم ژنانە یا ئەوە بوو لەو سەیتەرانە ئیش بکەن یا ئەوە بوو بچن لە ماڵانە ئیشی ماڵان بکەن یا ئەوە بوو لە ناو کێڵگە کشت و کاڵیەکە کرێکاری بکەن جا ئەگەر یەکێکیان تەمەنی گەنجتر بواە بیتوانێت بەم شێوە خۆی بژێنێ باشتر بەڵام هەبوو ئەو تەمەنەشینە ئەبوو نەخاوەن کار ئەیگرتە خۆی نەئیتوانی ئەو کارەش بکە لە ڕووی جەستەیەوە نامەیە مطلق قسە بکەم بڵێم هیچ نەکراوە حکوومەتی هەرێم شتی کردووە ڕەنگە بۆ ئەو پرسیارەی جەنابتانیش کە نەتوانراوە لەسەر ئاسی نێودەوڵەتی هەم شکات بکرێت لە دەوڵەتی عێراق و هەم ئەسەر ئاسی نێودەوڵەتی ئەم کەیسە بجۆڵێ مبەڕڕ هەیە ڕەنگە خۆشم بەشێک مقنع من بووە بەڵام ئەکرا هەر بکرایە ئێمە ئێستا وەزارەتێکمانەیە وەزارەتی ئەنفال شەیدان و ئەنفال
ینی ئەوە ئەیتوانین ینی بەشێکی گرنگی ئیشەکەی ئەو ئیشکردن بوو لەسەر جونەسایدەکان لەسەر تاوانە گەورەکان ئەلفالە هەڵەبجەیە بەرزانیەکانە شنگالە ینی ئێمە ئەمانتوانی لەسەر ئەم کەیسە بکەین و بیکەینە کەیسێک کە ئێمە لەسەر ئاسی نێودەوڵەتی ناسان حکوومەتی عێراقیش ناچارە ملکەتی هەموو قەرەبێ بکرێتەوە و ناچارە داوای لێبوردنیش بکە بەڵام کێشەکە ئێمە خۆمانین و مبڕڕ زۆرجار بۆ بەرپرسان چی من وەکو خۆم هەم بەرپرسی ڕێکخراوێک بوومەوە هەم کە سوکاری ئەنفالیشم بکە بە ئەوان بۆ ئەوە تا مەسەن ئەگەڕێتەوە بۆ ئەو دۆخەی کە دەسەڵاتی کوردی تیاتیا